بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لەبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی لە درێژەی کار و چالاکیەکانیدا ئەمڕۆ لە قەزای شارەزوور هەڵدەسێ بە دابەشکردنی چەند عارەبانەیەکی شەحن بۆ خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندە و هەروەها هاوکاریکردنی چەند ماڵە هەژارێک لە هەردوو قەزای لە هەڵەبجەی تازە و زەڕایان و لە ناحەی عەربەتیش. خۆشەویستان، لەم ڕاپۆرتەدا شێوازی گەیاندنی هاوکاریەکان و ئەو ماڵە هەژارانە دەبینن کە دەستگای بەخشینی خێرخوازی هاوکاریەکانی ئێوەی خێرخواز و خۆشەویست بەدەستیان دەگەێنێ. علی عەبدوڵڵایە دانیشتی هەڵەبجەی تازە لە وەڵا لە زکما گوانە بوو پێم گرتووگە بایسەلەد نەوەڵا تا ئێستا خۆم و تەنیا نەڕیمە بازار زەلام لێرانەوی بەس بە عەرەبانە نەڕی و مەسەیارە بە سەیارە ڕیم. سپاسی بەرنامەی بەخشینەکەی ئێستا کە دیە ئەم عەرەبانەیان بۆ منێناوە وانییە کەسمان ناوێ شکر بۆ خوا ئەمەم نوێناتەوە ئەنام بەخوا حەچی هێنم هەیە عیبنی سپاسی هەمووی بەرنامەی بەخشینەکەی وا کەم ئەندامووییان ئەکەوێتە خەیاڵ و بەسەریەکەن. عەبدوڵڵا ئەمینم دانوشتی مەجموعەی ئەم دڕایەنم چەندەها ساڵە وام لێ هاتووە و دکتۆر ئەڵێ سەوەتاند عیلاجی نییە لەسەر ئەرزە نەخۆشینیشم ئەوەنە زۆرە زەختمە شەکرەمە جەڵدە سێ و چوار کەڕەتایسە دایەلی و پێی خۆم ناتوانم ئایسە لێرە هەڵسمە پێێتەوە غەیری ئەم دوانە نەوێت و بۆم دارشەقانیشە ئەتوانم هاوایە هاسەری ئەم کۆڵانە بڕۆم هات ئەو دەی ئەو ئامودە بڕۆم هات تا ئەو خوارە بڕۆم تۆزیێ ئەوژێ بەخوامە دوو مانگە سێ مانگ ئەمە یەکەم جارمە ئەو ڕۆژیشە هاتم بووێن. دڵخۆشی لە بەخشین لە خێرخوازان خوا بۆ خاتری پێغەمبەر دەرەخەی گەورەکە خوا بۆ خاتری پێغەمبەر دەست برێ و باڵی هێوەی شۆ ئەم مانگی ڕەمەزانە خواتان لێ ڕازی وێ خوا ئەو کەسەیش ئەمێ هەواڵە کردیە خوا زیایی کابووی خوا دەستگای بەخشینیش خوا سەد وەنێتر زیاوی بۆ خاتری پێغەمبەر ئەم مانگی ڕەمەزانە بەخوا ئیسەتە حەساو کە ملیارێ دۆلارتان بۆ ئەوڵم خواوەکی لێ ئەوەنە پێ خۆشحاڵم و ئەوەنە دڵم پێ خۆشە.
حەسەنە خاوەنی ئەم دوو مناڵم خاوەن پێداویستی تایبەتن محەممەد تەمەنی 90 ساڵە هەنی تەمەنی 11 ساڵە سپاسی خێرخوازەکەم سپاسی بەرنامەی بەخشینەکەم هاوکاریمانیان کردووە مادەی معنەویمان باش نییەتەوە و سپاسیانەکەم بە خێر بێن سەر چاومان دەستخۆشییان لێ یەکەم بۆ ئەم هاوکاری بۆ ئێمەیان هێناوە مناڵەکانیشم خاوەن پێداویستی تایبەتن ئیتر دەستخۆشییان لێ یەکەم و بە خێراتنیانەکەم زۆر مەمنونیانم هی گەورە تا بچووکیان هەتا ما مەمنونیانم خوشکە ڕۆشن ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان دیاری بۆ بەڕێستان هێناوە بە ئومێدەوەی لە مانگی ڕەمەزانە بۆکو هاوکاریەک بێ بۆ ئێوە و پێداویستەکانی ئەم دوو گوڵە جوانەی پێدابێت یاخوا بە خێر بێن سەر چاوەکەم دەستخۆشی لە بەخشینەکەم زۆر دەستخۆشییان لێ یەکەم خۆی گەورە پاداشتیان بداتەوە نمونیان زیاوێ ئینشەڵڵا دەستخۆشییان لێ یەکەم زۆر مەمنون بە خێر بێن سەر چاوەکەم دانیشتی ئەم ئەربەتە ئەرزی بە خدمەت یەکەم ئیتر هیچ شتێکم نییە فەقیرانەیەکشم بوو هی زمانی سەدام حوسێن بەخوا 6 ساڵە بردوومەتە بەردەستی شارەوانی سلێمانی نە پارەم وەرگرتووە نە ئیزانم چی بەسەر هاتووە هەرێ بەخوا ڕەحمی خوا و ئیتر لە جەنابتانەوە لە وردەمیلەتی ترۆ ئیتر ئەدەستگیرویەکمان کراوە ئاوا ژیاوم و زۆر مەمنونی ئێوەیشم زۆر مەمنونی کەسایەتی و برایەتیتانمەوە لە بەرچاوما و زۆر مەمنونم بە احترام و لە خزمەتانە والله قوربان بە علاجە ینی من خۆم دەست پێوەگرم لە ڕووی مالیەی خۆمەوە کە مالیەم کزە ڕەنگە مانگێ بای 250 300 بووە دەستیش پێوەگرم مام جەلادیان ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە دیارەکمان بۆ بەڕێزت هێناوە بڕی ملیۆنە دینارە بە ئومێدیەوەی کە هەندێک عیلاج و پێداویستی خۆتانی پێ بکڕن و لە مانگی ڕەمەزانەدا ببێتە هاوکارێک بۆ بژێوی ژیانتان مەمنونی برایەتیتان مەمنونی ئەو کەسەیشم کە ئەوەی جێبەجێ کرۆ و جەنابتان ئەزێتان کێشاو هێناوتانە و ئێمەتان بەسەرکەوتەوە زۆر مەمنونی ئەو دەستگاشەم کە ئێوەی ئەزێدا و هاتوون سەر لە ئێمەن و ئێمە بەسەرەکەنەوە زۆر مەمنونی دەستگای بەخشینیشم کە ئەم زەحمەتیان کێشا و ئەو هەدیانەی نردووە بۆ ئێمە بەخشین بەخێر بێن یاخوا سەر چاو دەستان خۆش بێ ئەمینەتان بۆ سەرکارگیا هانوێ خواڵتان بە زیاوکە زۆر دڵی پێی خۆشە ئەم شەو هەر لە خۆشیان نەخەوتە تاوێیان ئەمەنە دڵی پێی خۆش بوو ئارە وەڵا پێوتی وتی عیلاجی نە وەرەقەشان بۆ کردم بۆ هەندستان وتی بیشی بەیەت هیلاکەکەت پێ بوو نەوەڵا بەس بەدە ساڵ یەسەری نانیەکەن بەدەم و ڕاکێشین هیچ ناتوانێت وەڵا بژیمان ئەممان معاشانەیە تر معاش خۆ 50 ڕۆژە نیاناوینێ هەر ئەوەمانێ وەڵا ئەم شەو هەتا بەیانی لە خۆشیە خەوینەکەتەوە بەیانی کاکمەریوانوتی سەعات 9 ئەی دایەتەوە تەلەفۆن کردە بۆ کاکمەریوان زانام بۆچی بەیاننانێ ئەمنە دڵی پێی خۆش بوو ئارە وەڵا بۆ عاربانە زۆر دڵی پێی خۆش بوو ئارە وەڵا ئەمەم دڵ پێی خۆشەوە زانم هینێکتان واریم کا لەبەر خاتری ئەم مناڵە زۆر دڵی پێی خۆشە دەستان خۆش بێ بێوەی بنیاخوا دەستخۆشیتان یەکەم یارمەتی ئەم مناڵەتانەوە دەرخۆشی لە خێرخوازانەکەم دەربەخشنامەی بەخشینەکەم کە یارمەتی ئەم مناڵەیانەوە خوالیان بەزیاوکە یاخوا دەستان خۆش بێ یاخوا ئەدی بەچوومە مەحموود ساعی خەڵکی سیتەکین ستا هاتوون دانوشی عەربەتی کەوا پێویستی ئاوا محتاجی ئەو عەرەبانەیە و پێی بڕۆ وەڵی لا وڵا شەلە دەماخێتی ئەو قوڵقاچینۆ ناتەواوە دەستی ناتەواوە خۆ تەنان دەستی بووە بە حاڵ بووە شۆری وەڵی ڕۆشتن ئەوە ئەڕوات ئەمانەترە وەختی وایە ئەشکەوێت ناتوانێت گەڕێتەوە بۆ دووەوە ئەکەوێت هەل لە ژوورەوە لە ژوورە هەڵەسەکەوێت پێمان خۆشە ئەدیب بەم عەرەبانەی دڵی خۆشە سوپاسی بەرنامەی خێرخوازیەکەین بەم مانگ ڕەمەزانە ئەم دیارییان بۆم کوڕەهانی و دڵی ئەم کوڕیان خۆش کردووە خوا بە
پاداشی ئەو خێرخوازانە باتەوە کەوا ئەمان هەدیە کردو. بینەرانی بەڕێز و خۆشەویست، دەستگای بەخشینی خێرخوازی ئەو دەستگایەیە کە لە هەموو ساتەکاندا لە هەموو کاتەکاندا دەبێتە توێشووی سەرسفرەی خوانی ماڵە هەژارێک. دەستگای بەخشینی خێرخوازی دەبێتە پێڕەوکەی خاوەن پێداویستیەکی تایبەت و دەبێتە دەستگری ئەدیبەکانی وڵات. دەستگای بەخشینی خێرخوازی دەبێتە خەندەی سەرلێوی مناڵێکی بێباوک. دەستگای بەخشینی خێرخوازی بە پرۆژەکانی ژیان دەکاتەوە بەبەر ژیاندا. هەمیشە دەستگای بەخشینی خێرخوازی لە خزمەتی خەڵکی نەدار و خەڵکی هەژار و منداڵی بێناز و بێباوک و خێزان و لانەی بێنەوا و دەبێتە هەنسکی گریانی منداڵێکی هەژار.